عەبدولسەلام خۆشناو دەڵێت دوێنێ لە گوڵزار گوڵێک خۆی نواند بە یادی گۆنات کەمێکم دواند بێوەفایم کرد ئەی یاری دێرین بێ تۆ لە گوڵشەن گوڵێکم تەکان هێرۆ خەمڵی وە لە شاخ و چێوان وەک بەژن و باڵای پەرچەم پەشێوان قەف قەف دەڕژێنە سەر کوڵمە سێوان ئارەق دەنۆشن جار جار لە لێوان سڵاو بینەرانی بەڕێز و خۆشەویست لە دەڤەری خۆشناوەتین لە گوندی دواوە لە زێدی باو باپیرە لەگەڵماندا دڵەوە خۆشم ماوێ خاکوواوی گونداکەی خۆم شوناسی جاغەن و جەستەمام ئەگیرسێم بۆی هەرواکم لە دڵەوە خۆشم ماوێ خاکوواوی گونداکەی خۆم شوناسی جاغەن و جەستەمام ئەگیرسێم بۆی هەرواکم بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ کەسایەتیەکی بەڕێز و خۆشەویست بە ناوی کاک عەبدوڕەحمان گفتوگۆ دەکەین سەبارەت بە گوندی دواوە ئەو کاتت باش کاک عەبدوڕەحمان بەخێر بێن سەرچاوان زۆر سوپاس دەکەم زۆر سوپاس کاک عەبدوڕەحمان دەمەوێت پێمان بڵێ بۆ ئێمە و بۆ بینەران ناوی گوندی دواوە لە چێوە هاتووە بەڵێ دواوە معنای دوایە ئەوێ دوای ئەو کاتی خۆی بێتواتە ئاوەدانی بووە گوند بووە سەرێ بێتواتە ئاوەدانی بووە کە پرسیاریان لێ کردووە گوتویانە بۆ چوو ئەچی گوتوی بەدوو ئاودا ئەچم لەوێ گوتویانە بە دوای ئاودا دەچم دواوە لەوە هاتووە دوایە ئەوەیە ئاوەکە لە بێتواتێەوە دێتە دواوی یعنی کەواتە دوایە ئەوەیە لێرە ئاوەکە کۆتایی پێدێ لێرە ئاوەکە کۆتایی کە لە بێتواتێ بەڵێ زۆر چاکە کەواتە ئاوی دواوەش سەرچاوەکە لە بێتواتێ سەرچاوەکەی لە شەلالەی بێتواتەیە لە تافگەی بێتواتێ بەڵێ سەرچاوەکەی ئەلەوەیە باشە خەڵکی گوندی دواوە زیاتر بە چیەوە سەرخاڵن بە فەلاحەتی وەکو گەنم جۆ هەندێک حیوانات ئاژەڵداری ئەوانە بەڵێ هەندێک باغ و باغات وەکو هەنار و مێ و هەنزیر و ئەوانە زۆر چاکە دەشتی بێتواتەی بە دەشتی بێتواتی ناسرا بەڵێ بە دەشتی بێتواتەی بەناو بانگە زیاتر لێرە خەڵکەکە بەقسەد گەنم و جۆ و بەڵێ بێستانیش بەڵێ بێستانیش دەکرێت بەڵێ بێستانی کاڵش ئەو ساڵ کمتر کراوە بەس پارەکانی زیاتر کرابوو هۆکارەکەی چ بوو هۆکارەکەی ئەوە بوو ئەو ساڵەکانی گەنم قیمەتەکی چاچی کرد کردیان بە گەنم لەبەر گەنمەکە بە قیمەتە لەنۆکەکەی گەنم ئەو ساڵ حکومەت پارەی ساچ پێدا تانی 850,000 پێدا مەسەلە ئەوەیە زۆر باشە لە ناو گوندی دواوە چەند بەرەباب هەیە دوو بەرەباب هەیە بەس دوو بەرەبابی سەرەکی هەیە کارەشە و حەیدەری بەڵێ ئەو دوو بەرەباب هەیە بەڵێ زۆر چاکە باشە لە ناو گوندی دواوە چەند کانی و کارێز و سەرچاوی ئاو هەیە خۆی لە دواوەی کانیاوەکەیە لە ناوەڕاستی چەمەکەی پێی ئەگوتێ کانی ماماودەلی ئەو کانی ماماودەلی ئەوە بە ناوی خاونەکەیەتی ساحێبەکەی ناوی مام ئەودەلە ئەو کانیاوە هەوا لەوێ لەو کانی زیاتر نییە ئیدی کە ئاوی تافگەی بێتواتێ دێتی ئێرانی ئەو کانیاوە شەیەکانی مام ئەودەلی ئەوە بە ناوی خۆیەتی ئی خاونەکەی ناوی ئەودەلە زۆر چاکە مەسەلەی ژن و ژن گواستنەوە و داخوازی و ژن و ئەو بابەتانە چۆن بووە کاتی خۆی ئەوە ژن بەژنە هەبووە ژن بەژنە هەبوو گەورە بە گچکە هەبووە پیانە گۆ بنپشک سەردەمی خۆی بەس ئێستا ئەو دیاردە نەماوە گەورە بە گچکەیە ژن بەژنە نەماوە ژن بەژنە مەسەلە ئەتوی خوشکت هەبوو ئەمیش خوشکمە بوو ئەوە ئەنگۆڕینەوە باشە ینی وەکو دەبووە کابرا خوشکی هەبە ئاسانتر ئاسانکاری بوو بەڵێ ئەگەر ژنی نەبایە ئەوە زۆر زەحمەت ئەگەر خوشکی نەبایە زۆر زەحمەت بوو ئەگەر خوشکی نەبایە
زەحمەت نەدەبوو زۆر زەحمەت بوو دەبوایە بەخسە لە خزمەکانی لە کەسێک بۆیان پێدا بەڵێ یان کسێکی بسوچی هەبایە ئەو زە ئەیتوانیش لێ بینی دەنا بۆی نەدات بەو شێوەی زۆر چاکە باشە ئەدی مەسەلەی ئەها زۆر جار مەسەلەی بووگواستنەوە ڕێوەڕسمەکە لێرە چۆن بوو ڕێوەڕسمەکە بەبیرت بێ مەسەلەی بە ئەسپ و وڵات بەبێمە ئەوە جاران ماین هەبوویان ئەسب ئەو بووکە سواری ئەسپیان سواری مانیانە کرد منداڵێکیان دینا سەری ئەو ماینەی ئەگرت ڕێشمەکەی ڕائەچێشە هەتا ئەگەیشتە شوێنی ماڵی زاوای هەتا ماڵی زاوای ئاسواری ماینیانە کرد یان سواری ئەسپیانە کرد ئەو بووکە منداڵێک سەری ماینەکان ئەسپەکەی ڕائەچێشە هەتا ئەیانگەندا ماڵی زاوای ئەبەو نوعی بوو سیارە نەبوو ئەبەبێمە زۆر چاکە باشە من دەبینم سەرنجی گوندەکەمدا گوندی دواوە زیاتر دارهەناری لێە دارهەنار لە باغەکەی بەڕێزیشت دارهەنار زۆرە پێت وایە ئەم ساڵ هەنار چۆن دەبێت ئەو ساڵ لەخوا بە زیاد بێ لەبەر ئەوەی باران زۆر بوو هەنار ئەو ساڵ زۆرە لەبەر ئەوەش بە زۆری هەنارە هەنار کەمتری تێنوە بیت کەمتری ئاوی بۆی خەڵک بە زۆری هەنارە چەقینی هەنار و هەنجیر ئەوانە کەمتر ئاویانەوێ لەبەر ئەوەیە ئەجا مەسەرن ئەو هەنارە بەشی خۆتەکە ئەوەی بەشی خۆت ئەیکەی بە سرکە ئەیکەین بە سرکە بەشی خۆمان ئەوەی لەشی زیاد بی ئەتوانی بفرۆشی ئەوەی کە لێ زیێرە سرکەیەکی باش و خوڵاسە و تایبەت بێ غەل و غەش کیلۆی بە چەندە کیلۆی بە 10,000 کیلۆی بە 10,000 سرکەی باش باشە کاک عەبدوڕەحمان ئەگەر بمانەوێ سرکەیەکی خۆشمان دەستکەوێ لەو هەنارانەی کە بمانەوێ بیکەین کام زۆری هەنار سرکەیەکی خۆشی لێ بەرهەم دێ هەنارەکە ئەبی بۆ سرکەی ترش بی هەناری ترش بی ئەگەر شیرینی لەگەڵ تێکەڵاوی چۆ دەردەست باوە مێخۆش پێ ئەگوتیێ مێخۆش بەڵێ سرکەکە ئەبی بە مێخۆش بەڵام ئەگەر ترش بی ساترە ئەتو بۆیە سرکەی سرکەت پێخۆشەکە ترش بی سرکەی ترش باشە وەزوو باقی کوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن وەزوو باقی کوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن بینەرانی بەڕێز و خۆشەویست دەچینە ماڵی مام دەروێش خالید لەوێ سەرقاڵی ئامادەکردنی خواردنێکی کوردەوارین لە نزیکەوە گفتوگۆ لەگەڵ کابانی بەڕێز دەکەین بزانین ئەم خواردنە کوردەواریە چییە و چۆن ئامادە دەکرێت لەگەڵماندا بن سڵاو ئەو کاتت باش ئەو کاتت باش بەخێر بێ باشی تەندروستی چۆنە بەخێر بێ سەرچاو بەخێراتنی بەرنامەکەتان دەکەم بەرنامەی گوندەکەم بەخێر بن سەرچاو زۆر سوپاس دەکەین دەکرێت پێمان بڵێ ئەو خواردنەی ئامادەی دەکەی چییە و چۆن ئامادە دەکەیت بەڵێ ئەوەی گەن کفتە گەنم کفتەی بەگەنمی بەڵێ کفتەی گەنمی بەڵێ ئەم کفتەی بەگەنمی چی دەوێت بۆ ئامادەکردنەکە هەر هەمان وەکو کفتەی بڕوێشە نەگەوە گەنمە کوتا و گەنمەکەی دەخوسێنی شەوێ لە ئاویکە بەیانێکە هەستایبی پاڵێەوە ئەجە با بچۆڕێتەوە جوانە جا لە تەشتیکە و بیشێ لە کەرەوز و جاترەشی پێداکەی شێلی جوان و قیمەشتەکەشی بۆ ئامادەکەین و پیواز و قیمە و کەرەوز و ئەو ئاوەی لەسەروێ لەو مەنزەڵە ئەو ترشی سماقیە لەگەڵ پیواز و جاترە و کەرەوز مەرجە جاتری تێدا بێت بەڵێ بەبێت جاترەی خۆش نییە باشە زۆر چاکە من لە زۆر ناوچە بینیمە کفتەی بڕوێشی ئامادە دەکەن ئەو کفتەی بەگەنمیە پێم وایە تایبەتە بەو دەڤەرەی وایە بەڵێ ئەوە تایبەتە بە ناچی خۆشناوەتی کفتەی گەنمی بەڵێ زۆر چاکە ئەوە چەندی دەوێت تا ئامادە دەبێت نزیکەی 2 ساعتی دەوێت 2 کاتژمێری دەوێت بینەرانی بەڕێز کفتەی گەنمی 2 کاتژمێری دەوێت لەوەیە کفتەی بڕوێش
کەمتری بێ بڕوێشەکە ناسکە زوو دەکڵێ بەس گەنم تونترە و ڕقترە پڵانی زیاتر دەوێت زۆر باشە ئەوە گۆشتە وایە مەرجە گۆشتەکەی چ گۆشتێک بێ گۆشت چێشەینی هەردووە گۆشتەچی هەبی هەر گۆشتێک لە گۆشتەکە چی تێدایە کەرەوز و پیوازیشی تێدا کەرەوز و پیواز تێدا لەگەڵ ناواخن باشە جاترەش وتت مەرجە تێدا بێ جاترەش تێدا نەبی تامی خۆش نیە و کفتە جاترەکە تامی خۆش بێگومان سماقەکەش لەگەڵ پیوازەکەی کە لەوێ ئەو ئاوە ئامادە دەکرێت وەکو شلەیە وەنیە خۆشتری ئاوی تەماتی تێ ناکرێت بەس بە ترشی سماق بەس بە ترشی سماق بینەرانی بەڕێز کفتەی بڕوێشی ئاوە تەماتی تێ دەکرێت وەکو ئاوی تەماتە بەڵام کفتەی گەنمی وەکو ئەو کابانە بەڕێزە باسی کرد سماقە پیوازە و لەگەڵ کەرەوز ئەوە وەکو شلە زۆر باشە دەکرێت ببینیم زانین چۆن ئامادە دەکرێت ئەمە وەکو کفتەی بڕوێشی پان ناکرێتەوە بێ خڕ بێ نەوە بە خڕی با لەبەر چاوی خۆتان ئامادەیکەم زۆر باشە باسی ئەوەشمان کرد هەموو گەنمێک نابێ هەموو گەنمێک نابێت هەموو گەنمێک نابێت ئەو گەنما کە بمانەوێت لێی بێت ئەو کابانەی کە بیوێ ئامادەی بکە چۆن دەزانی ئەو گەنمە لێی دێت دەبێت هەندە چی تۆزەچی بینی لە ئاوەیەکەی ئەجا بەدەستی ئاوای لێ بکە گەشتزانیت ئەوە بوو بۆت وەکو هەویری وەکو هەویری لێ هاتەوە ئەبی تێگە وەکو هەویری لێ نهات نابیتێ ئەگەر نەبووە پێویستە گەنمەکەی بگۆڕێ زۆر چاکە بەڵێ زۆر چاکە دەستەکان خۆش بێ بابزانی چۆنە دوو کاتژمێریشی دێ بەڵێ وڵات دێ بۆ کوانی زیاتر دێ باشە بۆ لەگەڵ بڕوێشەکەی بڕوێشەکە ناسکە وردە ناسکە بەس ئەوە گەنمە گەنم تونترە و ڕقترە زۆر چاکە ئەو ئامادەکردن ئەو ئامادەکردن یەکسەر بۆ ناو مەنجەڵەکە دەستەکان خۆش بێ بەخێر بێ سەر چاو بێگومان لەوەی خۆشیش بنا ئێستا بڕیار نادەین کە تاقیمان کردەوە ئینشاءڵڵا لێ بخۆنەوە بەیانیانی وەکو باش لێ دەڕژێ شاو نەموو کەوسار کارێزیەکی سەد شار دێنێ بڕوانن لە خەندەی کەوسار شەق و دۆڵی دەشت و سارای نادەم بەهازە شاری جوان نانی گەرم و شیر و ماسی خۆزگا دەخۆی بۆ سفرە و خوان خۆزگا دەخۆی بۆ سفرە و خوان بەدڵەوە خۆشم ماوێ خاک و واوی گونداکەی خۆم شوناسی گیاغان و کفتەکان ئامادەن بەڵێ ئامادەیە بەس بۆ ئەوەش زانیاری زیاترە و کوفتانە زیاتر لە وەرزی دستان و پاییزدا خواردنیان خۆشترە بۆ کارەکەی چونکە دستان و پاییز جەوەکەی ساردا ئەو کفتانەش تۆزە قورسە لەبەرەوەی زستان و پاییز وەرزەکان ئەوەش قورسە بەڵێ زیاتر لە وەرزانەدا دەخورێت زیاتر لە وەرزانەدا ئامادە دەکرێت بەڵێ زۆر چاکە جامە تاقی دەکەینەوە دەکرێت یەک کفتەمان بۆ زۆر زۆر باشە بینەرانی بەڕێز خۆشەویست بێ ئێوە ناخۆش بێگومان باسمان کرد کفتەی بڕوێشی هەیە و کفتەی گەنمیشی هەیە کفتەی گەنم دیارە تایبەتە بە دەڤەری خۆشناوەتی خۆشناوەکان زیاتر ئامادەی دەکەن بزانین بینەرانی بەڕێز خۆشەویست لای من کفتەکان خۆشن بەڵام ئێستا باجی کاک بەختیار دەکەم کاک بەختیاری کامێڕەمان بابێ ئەو تاقی بکاتەوە لەبەرەوەی ئەو کابانە هەم ئامۆزامە هەم خێزانمە واتە ئێرە ماڵەکە خۆییە ئەگەر کاک بەختیار بێت کاک بەختیار فەرموەرێرە ڕاست و دروست پێمان بڵێ ئەگەر کفتەکان خۆش بوون ئەوە دەستخۆشی لێ بکە ئەگەر کفتەکە ناخۆش بوو
بەخێر بێ سەر چاوان زۆر چاکە چونکە ئەگەر من بێڵم لەوەی بڵێن بۆی دەپارێتەوە کا عوسمانجان دەست خۆش بێت دەستی کابانش خۆش بێ ئەو ماڵەشە ڕاوەدان بێت سەتامیان دەکەم ئەمە ڕاست دروست بێت دەڵم خۆش بێ دەڵم خۆش ناخۆش دەڵم ناخۆش پێم خۆش ئاگەڕاژنێ پێش خۆش بیان پێی ناخۆشم ڕاستەکەی دەڵم زۆر چاکە با ناوەخنەکەشی لەگەڵ بێ خۆشەوە شلەکەی وەکو شل ئاوەکەیەتی بڵین هەرچەند وەکە من جارشەوە خوانێ بخۆم هەمیشە خواردنەکەی کەوزار دەخۆی تامەکە تۆزێک نامۆیە بۆ مەمە پاڕێەوە نە بۆیش پاڕێەوە وایە مۆژن وەنیە ڕاست و درستا بەڕاستی خواردنێکی بەلەزەتە ڕاست و ڕەوان بڕاتە بە هەر گلێکم لە بادەم گوتە گلێم لێ بەس خواردنێکی زۆر تایبەت خۆشە بە حکومەوەیەکێکە بزارشە دەیخۆم لەوانەیە تامەکەی لای من نامۆ بێ بەس خواردنێکی زۆر تایبەت و خۆشە دەستی خۆش بێ زۆر تایبەتە من زۆر جار باسم کردووە پێم وتومە لەو جۆرە کفتانە هەیە وایە دەمێکە یعنی من دەمێکە بینە لاە بەڕێز خۆشویستکە عوسمان دەمێکە مەتحی ئەو خواردنەی دەکە دەڵخوانشی ئاواکە عوسامە ناتوان بڕای لەسەر دەمە هەتا بخۆم لی نەخۆم ناتوانم بڵم خوانەکە خۆشە بەکەڵ یان بەکەڵک نا بەس بەڕاستی خوانێکی بەلەزەت و بەتامە هیوادارم ئەوەیە کەەوە بەرنامە دەبینێ دووبارەی کاتەوە و سوودی لێوەربگرن و بەکاری بێنەوە لە تەواوی شار و شارۆچکەکان نەکە تایبەت بێ بۆ ناوچێ ڕاستە و خوانە تایبەتە بۆ ناوچێ بەس من خۆشە ناوچەکانی کەش گرنگی پێ بدەن و دووبارە بکەنەوە و دەستان خۆش بێ و لە شان زۆر باشە بۆەوەی زیاتر بۆ بینەرانی بەڕێز و خۆشەوی زیاتر ئاشنای بن وەکو باسمان کرد هەر بە خێرایی چی دەوێت گەنمەکتا و گۆشتە و جاترە و کەرەوز و پیاز و ئەشتانەی دەوێت بەڵێ هەموو گەنمێکیش نابێت بەترشی سماقیش دەکرێت ئاوەکەی بەترشی بەڵێ ئاوەکەی بەترشی سماق نە هەموو گەنمەک نابێت بزانکە ئەو گەنمە دەبیان دەبێت تاقیکەوە لە ئاوەیکەی ئەگەر ببێتە هەویر ئەوە ئەبیتێگە نەبوو هەویر نابیتێ باشە ئامۆزا زۆر سوپاس دەستەکان خۆش ئەزیەتماندای زۆر باش فەرموو دڵاوە خۆشم ماوێ خاکواوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسێن بۆی هەرواکم لە دڵاوە خۆشم ماوێ خاکواوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسێن بۆی هەرواکم بینەرانی بەڕێز و خۆشەویست لای چەند کەسایەتێکی بەڕێز و خۆشەویستی گوندی دواوە دانیشتوین مامەلا نەجیم و مام سمایل و هەروە کاک شعبان و هەروە کاک ئیبراهیم کاک برایم دەمەوێت پرسیارێک لێ بکەم سەرنجی خانووی گوندەکەم داوە بۆ نمونە ئەو بەردانە چۆن خش کراوە و لەکوێ دێنرێ وە چێ وەستای ئەو خانووی بووە چونکە خانووی لەو جۆری زۆر لێ وایە بڵێ بەخێر بێن سەرچاوان ئەو بەردانە لە دەورەی گوندی لەو گرد و دەورە و پشتی گوندی کارگە هەبووین کارگە بەرد کارگەی بەردی بەدم کاتەوری و پێمەڕە و باریە و ئەو شتانە هەڵیان قەندون ئەو جا بە پشتاکەریانە هیناین هەموو ڕێخستنەکەی هەر بەدەستی کراوە ڕێخستنەکەشی تۆزێک بە چەکوچی چاکرایە دەنا هەروەکو قالبی بووە هەڵیان قەندینە و بە ئێستر و کەر و ئەوانیان هینای هاش بووە کەر و ئێستریژی نەبووین بە پشتی هینان بەخۆ ئەرەوەڵە تا چەند ئێستا گرنگی بە و خانوانە دەدرێ بەخوا ئێستا حالیان گرنگی نەماوە لەبەر ئەو وەسائل لە نوێی کە ئێستا پەیدا بووە یعنی ئەو خانوویانە خەریکە بڕێ مۆدلیان بەسەرەچی دەنا ئەوان خۆشتر و جوانتر و چاکتر و هەمووش دوو زۆر چاکە باشە سەبارەت بە قەدیم ئەوەی کە ئەتۆ بەبیرت بێ لێرە چەند ئاشی ئاوی لێ بۆ ئاش ئەوەی ئەمن وەبیرم بێ لە گوندی دواوەی ئاشێ مارە حاجی ڕەسووری هەبوو حاجی ڕەسووری ئاشی عاجی سالحم بە بیردێ هەبوو لە بێتواتێش ئاشێ عاجی براهیمم ئاوە بیردێ ئەویشم ئادیا هەبوو بەڵێ یەک دەقە مام سمایل وتی چێ سەمەری مەولی مالە مەولی سەمەری مەولەی سەمەری
ئەوش ینی بەگشتی چەند ئاشی لێ بۆ ئێرە 11 ئاشیا لێ بووین 11 دوم بەگەڕایی نەدیتینە بەڵێ دوو بەگەڕای نەدیتنە خۆ هەشتم بە نوم بەگەڕای یادیتینە کەواتە مام اسماعیل دەڵێ 11 دانەی لێ بووە من بەبیرم نایە ئەتۆ ببینە بەڵام بەڵێ ئەو بە تەمەنترا 11 دانەی لێ بووە بەرێ 11 لێ بووە دوو بەگەڕایم نەدیتینە دوو بەلا بە نوم بەگەڕای یادیتینە مام اسماعیل وەختی خۆی لێرە لە دەشتی بێتواتەی لە دواوەی گەنم زۆر کراوە وەڵا فەلاحەتەکە زۆر نەکرد جوتیاری زۆرتان دەکرد زیاتر لەو ئاشانە گەرمەتکەتان لێ دەکرد بەرێ لەو ئاشانن لێ ئەکرد بەرێ لە بێتواتێن لێ ئەکرد باشەوە تا ساڵی چەند ئاشانە مابوون والله هێزاشەر تاریخەکەی نزان برایم لەوان لێ تاریخەکەی بزانێ کاک برایم تا ساڵی چەنە واشانە مابوون ئەو ئاشانەی دواوێ هەتا هەشتاکانیش مابوون تا هەشتاکان بەس ئاشی مامۆستا مەلافازیلی لە گرانی لە 96 و 7 و ئەوانە شەر مابوو تا 99 2000 مابوو هەر مابوو بەڵێ زۆر چاکە کاک ئیبراهیم لێرە تا چەند گرنگی بە وەرێرە مام اسماعیل وەرێ تا چەند گرنگی بەو یاریانە درراوە کە لە قەدیم دەکران یاریە کوردەوارەکان یاری کوردەوارەکان وڵای جا ئەوەی ئەمێن لە بیرم بێ کە ئەیان کرد خەڵکی ئەمیش هەندێک زارا کردیا کەلانەیانە کرد بندستانەیانە کرد شەوانەش جۆرەبانە و ئەو شتانیانەکەن بن کوڵاوانە کەڵمستێنە زۆر چاکە مام اسماعیل ئەتۆ ئەو یاریانت کردوەوەی کاک برایم باس بەخوای بنکراوانە ناکردیا کەڵمستێنە ناکردیا هەموو ئیشەک ناکردینە لە شەودا مام اسماعیل یاریەک هەبوو پێیان دەگوت کوچی بن بەڕێ کوتی بن بەڕێ ئەوەتان کردووە ئەوم نەکردە من ئەتۆ نەتکردوە هەبوو لە هەبوو ئارێ وەڵا هەبوو یاری لێدانی زۆر تێدا وەڵا لێدانیشی تێدا وەڵام من لەو شتێکدا تێدا نەبووی زۆر چاکە باشە ئەدی لێرە وابزانم قەدیم یاریە چیکە هەبووە دارێکتان پێ بۆ تۆپەک بۆ لێتان داوەدا ئەوە تۆ ماسخۆرەفانن پێ کرد ماسخۆرەفانە بەدارێک نوێ بۆ تۆپەکە داویست و لێنەدا ڕۆی بۆ سەری یعنی لە بەدارەکەی لە تۆپەکەتان بەدارەکە لە تۆپێدا هەند لێرە بۆک نەوتوانە ئەڕۆی ئارێ وەڵا یاریێکی خۆش بۆ یاریێکی تا بۆ عالەمە لێرە خڕە بۆ هەر لەوە دەرانە کەلایانت کردووە لەسەر زینۆچێت و وەختی خۆی بەخوای کمم کەلاناکردێ لە هەر نەمکردێ کەلانە کم ماکردێ کم ئەدی فەلاحەتی زیاتر فەلاحەتین زۆر ناکردێ گەنم نەکرد نیسک نەکرد کزن نەکرد نۆک نەکرد جۆ نەکرد هەموو فەلاحەتی نەکرد ئەدی باشە لێرە هەنجیر و مێ و مەقسەدترێ و هەناری زۆرە ئەتوو بۆ خۆت لەو میوانە حەزت لە چ میوە چییە حەزم لە مێوەی ڕەشمیریە ترێ ڕەشمیری بینەرانی بەڕێز ترێ ڕەشمیری ترێکی زۆر تایبەتە بە تایبەتی گوندی دواوەی ینی دەڤەری خۆشناوەتی بەگشتی ترێی ڕەشمیریان زۆ تایبەتە بۆ مێوژانیش خۆش بۆ مێوژانی خۆش بوو هەرێوەڵە بۆ شەربەتیش بۆ شەربەتی بۆ مشتی دۆ شاوەوەی دەیات تەندروست باش بی ئینشاءڵڵا هەمیشە تەندروست باش بی و هەمیشە بە خۆشی بژی ئینشاءڵڵا کاک برایم دەمەوێت پرسیارشکە لێ بکەم لەناو ئەو گوندەی تا چەند لایەنی کۆمەڵایەتی ئێستا جاران لەوەیە زۆر خەڵکی ئەو گوندەی هەر شەوەی لە ماڵێک بوو بن بەڵێ ئێستا وەڵاهی ئەگەر ئێستا و جاران بەراوردکەی ئێستا تقریبان ئەبڕین نزیکی سفریە ئەگەر سفریش نەبی نزیکی سفریە فەرقێکی زۆریە جاران ئەو هەموو خەڵکە لە کنێک خڕەبەوە شەوانە یعنی داعانیشتن قسەی خۆشیانەکردن حەقایەتیانەکردن چیرۆک و شتیان بۆ یەکتری ئەجێڕاوە ئەو هەندێک یاریانەکردن بەڵام ئێستا یعنی لەو زمانەی بە حەقەت لەبەر ئەو وەسائلە ئەنتەرنێت و فەیسبوک و تەکنەلۆجیا ئەوانە یعنی خەڵکەکە کوڕباوە ناگالێکنی بخۆی وەنیە ئاکروبای لە ماڵە چێنە ئەوالەوەی هۆدا خۆی ئەوالە هۆدا خۆیە هەر خەریکی فەیسبوک و ئەنتەرنێت و ئەو بازاڕن پێت خۆش نێ ئێستا تۆ بگەڕێەوە سەردەمانی زوو بەرێ بەخوا بەرێ بەخوای پێم بەرێ بەخوای بەرێوەڵە بەس جا فایدەی یا لەیتە الشەباب يعود يومه ناگەڕێتەوە چاپوک و جوان پیری چشنی ئەڵماز ڕوخسار یا دنیا رەزوی شیرین
دباري لايا كارو فرمايا دنگی شمشایا و بالویری شوان مرو مالات و سوزی شوان بندا کمایا لکید لایا هواری جان کردنا یک ساتی سایا تمن قاشا محرابی سوجد بردنا بندا كمايا لا كيد الله هواريجي أنكردنا هواريجي أنكردنا کاک شوان پێم بڵێ تۆ ڕۆژانە بە چیەوە سەرقاڵی سەرەتا بە خێراتنتان دەکەم زۆر سپاس دەکەین بەرنامەکەتان لێ دەکەم زۆر سپاس وڵا ڕۆژانە گەردەوام نەبێ هەر لە ماڵەوەم بە زۆری لە ماڵەوە بەڵێ ئا باشە سەرکەوتوو بی سپاس دەکەم ئێوەش سەرکەوتوو بنوە ئەوەی لەو بەرنامەیەدا من پێی سەرسامم ئەوەیە کالانی ئەدەبیتان فراهەم نەکردووە ئەوە بۆ من باشە بەڵێ بەڵێ لایانی ئەدەبتان سەرق ئەوە نەکردووە فەرامۆشتان نەکردووە دیارە بە گوێرەی ئەوە بێ دەستی شعرتەیە خولیا شعرتەیە بەڵێ زۆر باشە دەوەر بابچین لێوێ دانیشین زۆر باش یەک دوو شعرمان بۆ بخوێنیەوە بزانین شعرەکانی جەنابەت چۆنە و چۆن نینە و بزانم لە کێوە خولیای شعرتەیە بابچی ئەلێوێ دانیشین وەرە کاک شوان وەرە کاک شوان زۆر چاک با دانیشین پێم بڵێ لە کێوە خولیای شعرتەیە وڵای من لە 2002 تێکەڵی دنیای نووسین و خوێندنەوە بوومە تا ئێستا بەڵێ بەردەوام باشە پەرتوچی چاپکراوت هەیە چاپکراوم نییە بەڵام ئامادەم کردووە و بەنیازم بەنیازم دەی سەرکەوت زۆر باشە با گوێمان لێ بزانین شعرەکانت چیت بۆ ئامادەکرد وەڵا بیل مناسبەت چکە بەرنامەکەتان کللتوریە شعرێکی کلاسیکمان کلاسیک زۆر چاکە ئەمە شەر گرنگی بە شعری کلاسیک دەدەین لە سەرەتای بەرنامەکە ئەو ساڵ نووسیومە زۆر چاکە با گوێمان لێ ببینەرانیش جوانی فیدای لەعل و یاقوتی سەردەمت بم بە فەرهاد و مەجنونی سەردەمت بم بە ئومێدی ویساڵی تۆ دەمێکە ئەو لە ڕێگەم بۆ دەمێک هاو دەمت بم نەبوو دەمێک بە حاڵی من ڕەحم کەی وەکو دۆستان میوانی یەک دەمت بم دەمت بێنە دەمی خۆشیم بێتەوە بە قوربانی تۆرانی دەمت بم هەوری زوڵفت دەپۆشێ ماهی ڕوخسار لە دەیجووری شەوی تارا شەمت بم لەو دەمەی ڕاکە قەولت داونەهاتی هەتا ئەمردن بەداڵغی ئەو دەمت بم دەکەی قەتڵی دڵی دڵدار بە تیران نەبووی بەزین هەتا جارێ مەمت بم جوان دەست خۆش سپاس دەکەم پێ دەچێ ینی کاریگەری شاعرانی کلاسیکت بەسەرەوە بێ هەم شارەکەش بۆ خۆی ئەو چێژێ هەیە بەڵێ بەڵێ شاری کلاسیک تاموچێژی تایبەت بە خۆی هەیە و پیاوی خۆشی دێ بە دڵنیاییەوە پیاوی خۆی دەوێت زۆر چاکە دەکرێت گوێمان لە شعرێکی تر بێ بزانین ئەو شعری کە شعرێکیزانین زۆر چاک شارێک بە ناونیشانی دیداری ماڵ ئاوایی دیداری ماڵ ئاوایی بەڵێ ئەوە کلاسیک نییە و سەروای گۆڕاوە زۆر چاک ئەڵێ بەر لەوەی بەجێم بهێڵی پەیکەرێکم بۆ پتاشە لە تەنهایی دڵی مردووی ئەم گڵکۆە زیندووکە و دیدەوە دەست دڵنیایی دانە دانە ئەو فرمێسکەی لە دووری تۆ هەڵم ڕشتون بیخەرەوە ناوینجانەی عمری کورتی گوڵەڤەی بوون لە پەژموردەی هەر گوڵێکە شوشعترێک بچۆڕێنە لە جێی مەرجی هەر باخچێک درەختی سێوێک بچێنە ئەو ئێوارەی تۆم تیاناسی بەکات بڵێ بمداتەوە بۆ ناو کۆڵانی یادەکان با چەند ساتێک بمباتەوە لێگەڕێ باجارێکی تر بارانی ماچ داکاتەوە لە جێی ئاوەنگی سەر پرچت هەتا و ملم بشواتەوە دوعا دەکەم هەر باران بێ و قەتیش خۆشی نەکاتەوە بەڵچێگەڵایم خەزانم بەرەو بەهار بباتەوە من حەزەکەم ئەم جارەیان لەگەڵ خۆرە تاو بێەوە تەمی سینەم لە غوربەتی ئەم دوورەیە پاکەیتەوە دەم خۆش سەرکەوتوبی کاکشوان بە ئەوە بزانم زانین بەڕێستان بەکام شاعیر لە شاعرە کلاسیکەکان و لە شاعرانی سەردەم بەکامیان سەرسامی
شاعرانی کلاسیک هەمووی تاموچێژێکی تایبەت بەخۆی هەیە بەڵام من لەناو هەمویاندا بە مامەسا وەفایی سەرسام وەفای بەڵێ وەفای بەڵێ بەڵێ هەمویان بێگومان تایبەتن بەڵێ تایبەتن هەریەکە و لە بوارێکدا ڕاستە زۆر چاکە ئەدی لەوانی کە بڵین ئەوانەی ئێستا وڵی جەماعەتی ناوە دیارەکانی کە ئێستا بەڵێ ئێستا جەمال خەمبار بەختیار عەلی ئەوانەش کۆنتاکتم هەیە لەگەڵیان و گوێ لە شعرەکانیان نەگرم زۆر چاکە باشە باسی ئەوەت کرد کە بەنیازی ئەو پەرتوکە چاپ کرد بەڵێ ئامادەم کرد خۆی لە چەند شعر دەدا و دیوانێکی ئاساییە دیوانێکی دیوانێکی ئاساییە و بەنیازم چاپی کەم ئینشاڵڵا ئینشاڵڵا کاکشوان پێم وایە هەر لە گوندی دواوە نووسەر و مێژوو نووس و شاعریشتانەیە وەکو مامۆستا مەلا سەلام لە نووسینی بە تایبەت چوارینەدا دەستێکی باڵای هەبوو مامۆستا من هەر پێشەکی بەرنامەکەم بە یەک دوو چوارینی ئەو دەستت خۆش بێت جا ئەوەی لە لای من لە هەموو شتێ جوانترە لەو بەرنامەیە ئێوە لایانی کللتوری و ئەدەبیتان فەرامۆش نەکردووە گرنگیتان پێداوەکو خۆی ئەوە پێویستە بەڵێ زۆر چاکە ئێمە زۆر خۆشحاڵ بووین بەخێر بێن هەر ڕەخنە و سەرنجێک شتێ لە بەرنامەکە ئێمە پێی گەورە دەبین سەرکەوتوو بن دەستان خۆش بن دڵەوە خۆشم ماوێ خاکوواوی گونداکەی خۆم شوناسی جاغەن و جەستەما ئەگیرسیم بۆی هەرواکم لە دڵەوە خۆشم ماوێ خاکوواوی گونداکەی خۆم شوناسی جاغەن و جەستەما ئەگیرسیم بۆی هەرواکم وەزوو باقی گوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاپ جۆگانەی بن کە چەند بەنازونیانن وەزوو باقی گوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاپ جۆگانەی بن کە چەند بەنازونیانن بینەرانی بەڕێز و خۆشەویست هەر لە ناو گوندەکە ماڵێکی کللتوری هەیە ئەو ماڵە کولتوریە ئی بەڕێز و خۆشەویست کاک بەختیارە لە نزیکەوە گفتوگوی لەگەڵ دەکەین بزانین لە کێوە گرنگی بە بابەتی کولتوری داوە ئەو کاتت باش ئەو کاتت باشتر بووین سپاس بۆخوا باشم ڕێستەیە چاوی منی یاخوا بەخێر بێت ببوورە لە کاتت دەگرین زۆر ئاساوای لێبوردونمانەیە لە کێوە حەز و خولیات بۆ بابەتی کەلتوری هەبووە لە دەمێکە برینە و حەزم هەیە بەڵام وەکو جێبەجێکردن لە سەرەتای ساڵی 2009ەوە بەڵێ دەستم بە کۆکردنەوەی کەلوپەلی کەلەپوری کرد هەتاکوی ئێستاکەش هەر بەردەوامە هەر کاتێکە شتێکی کەلەپوری لە شوێنێک شکە بە داوا لە کەس خاوەنی ئەو بابەتە ئەو پارچە کەلەپوری یەکەم کە پێشکەشم کات ئەگەر پێشکەشی نەکردم و لە توانامدا هەبوو ئەوە لی دەکڕم و ئیدی دێنم لێرە دایدێن زۆر کەواتە ئەو ماڵە کەلەپوریە بەڵێ ئەو ماڵە کەلەپوریە زۆربەی ئەو بابەتانی کە دێنە ئێرە یان دەیان کڕی یان هەشە بۆ نمونە دەزانێت تۆ حەزت لێتی پێشکەشت بکە ئەوە هەیە بەشێکی زۆریان پێشکەشم کراوە زۆر چاکە هەر سەرکەوتوبی جا کاک بەختیار وەرە ئێرە بە ئەمن پرسیارێک لێ بکەم ئەو پێڵاوە ئەو پێڵاوی چوب پێگوت ئەوە پێڵاوی چوبی پێدەگوترێ سێمێشەوە هەیە وابزانام سێمێشی پێدەڵم وابزانام ئەوە تووتنەمانەکان زۆر حەزیان لێ بوو کە چۆن دەڵێ بیکڕن و لە پێیکەن باڵێ ئەوە لە کێوە تۆ
ئەوە تێشتۆ لێرە ئەوەیان ئەو پێڵەوانە بە تایبەتی لە ساڵانی 1990 ئەو کاتی برین خەڵکی ئەو دەڤەرە ڕەنگە خەڵکی شوێنەکانی تریش ئەو پێڵاویان دەکرە و دەپیان دەکرد پێڵاوی باش بوون قایم بوون بەڵام یەک سیفاتی برین خراپیان هەبوو کاتێک کە دەپێت دەکرد بۆ ماوەیەک پێەکانی ڕەش دەکردن باباسی ئەو بەردانە بکەین ئەگەر تۆ بێ ئێرە بەختیار بورە ئەو بەردانە ئەو بەردی سروشتینە ئەو بەردی سروشتیان بێزگەل لە بابەتی کەلەپوری گرنگی بە لایەنی سروشتیش دەدەم ئەو بەردێک ئەو بەبەرد بووە ئەو بەبەرد بووە پێ ئەچێ چی ساڵ بوو بێ کاتی خۆی بەبەرد بوو بێت باش ئەوە مێژوەکەی بۆکەی دەگەڕێتەوە ئەوان ئەوانەی کە لە بواری جیۆلۆجی شارزان ئەوان نەتوان دیاری بکەن بەڵام پێ شارزای لەوەی ئەوەی کە باسەکرێن باسەکەم برێن بە هەزاران ساڵبان لە ئێستا بەبەرد بووە باڵ زۆر چاکە ئەوەشیان وابزانم هەر ئەویان کاتی خۆی کونجی تێدا کوتراون بەڵام مێوژ و قەزوان و ئەو بابەتانەی تێدا کوتراوە لە داربەڕوو دروست کراوە سۆی داربەڕوو گرێژی دەرکردووە دەرەکات ئێدی ئەویان لێ کردوتەوە کردوهیانتە ئەو ئامریکای زۆر چاکە باشە بابچینی ئێرە وردەوردان دەبینم کتێبخانەشی خنجیلانە هەیە وایە تا چەند بەڕێزت ئەگەر بە گوێرەی ئەوە بێت دەبێت گرنگی بە خوێندنەوە بدەیت وەرە ئێرە کاک بەختیار پێم بڵێ لە ئێستادا کام پەرتووی دەخوێنیەوە لە ئێستا دەخۆی من لە یەک کاتدا جاروەیە دوو پەرتوک سێ پەرتوک دەخوێنەوە زیاتر حەزت لە کام زیاتر لە بابەتی مێژوویی بە تایبەتی مێژووی کورد و کوردستان بەڵێ بە تایبەتی ئەو بابەتانێک کە برین گەڕیدەکان ئەوروپیەکان یان ئەوە تا ڕۆژەڵات ناسەکان هاتوونەتە کوردستان لەسەر کوردستان نووسیویانە حەز بە خوێندنەوەیان ئەەکەم بە تایبەتی ئێستا کە ئەو پەرتوکەم لە بەردەستدایە ئەویان سەفەرنامەی هێنری بێندەرە لە کۆتایی ساڵانی 1970 هاتووەتە کوردستان گەشتێکی کردو بە کوردستاندا لە باکووری کوردستان ڕۆژەڵاتی کوردستان و هاتووەتە باکووری کوردستان وێدی باشووری کوردستان ئیدی دواتر گەڕاوەتەوە دواتر کراوەتە پەرتوک بەو شێوە و ئەو بەکر خۆشنا و وەری جێراوە بەڵێ ئەوە حەزم بە خوێندنەوەی دێخوێنەوە وە کتابە مێژوویەکان لەسەر ناوچەی خۆشناوەتیش دەنووسرێن لەسەر ناوچەی مەرگە و بەگشتی بابەتە مێژوویەکانە ئەوە خوێنەوە زۆر لێرە قورئانی پیرۆز دەبینم بەدەر لە قورئانی پیرۆز چه پەرتوکێکی ئاسمانی هەیە لێرە مەسەڵانێکە قورئانی پیرۆز چەند جارێک هەموویم خوێندوتەوە و ئێستا کەش برێن پەرتوچێکی ترم لەلایە ئەوەیان کتابی پیرۆزی پێگوترێ کتابی پیرۆز بەڵێ ئەوەیان چەند پەرتوچێک نووساوی چەند پەیامبەرێک لە خۆ دەگرێ وەکو سەحوف زەبور بەڵێ تەورات ئینجیل بەڵێ من بە مەبەستی شارەزابوون دینەکان وە لە مێژووی بابەتی مێژووی زۆرە من حەز بە خوێندنەوەیان ئەەکەم وە کوردستانیش تێدا باز دەکرێت ئیدیکە من بۆیە زۆر حەزەکەم بخوێنمەوە پێم سەرکەوتوبی با بچین بۆ ئەو لایە کاک بەختیار دەبینم وەرە ئێرە کاک بەختیار بێگومان ئەوانش کوڵاون وایە ئەوە زۆر جوانن ئەو کڵاوەیان زۆر کۆنە ئەوە زۆر کۆنە ئەویان بۆ کەی دەگەڕێتەوە بزانیەوە بۆ ساڵانی 1950 و ئەو کاتان زۆر باشە ئەوانە ئێوە چی پێ دەڵێن ئەوە خوێدان و بەڵێ ئەو بابەتانەی پێگوتری تووری پێ ناونەوەش تور جیاوازە تەقریبا لەگەڵەوەیان بەڵێ ئەوە کاتی خۆی کەلوپەلیاتێدا هەڵگرتووە کاتێک بۆ نمونە کەسێک لێرە چووەتە شوێنێکی تر ئەو پێداویستیانەکە پێستیان خستوێن تێنا ئەو برێن وابزام تووریشی پێ ئەگوترێ خستون یەتە ناوی لەگەڵ خۆی برین ئاسان بوو وەکو جەمدا ئێستا هەڵی باشە ئەوەشیان پێم وایە کارکتێتخوا ببوور ئەوە بابەتۆ بێ پێم وایە ئەو چیسەیە بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەوە جاران پیاوە بەتەمەنەکان ئەوانەی کە قەدیم تووتنیان دەکێشەوەیە ئەوە تووتنیشی تێدایە ئەوە تووتنی تێدایە و پەڕەسی غارەی پێ دەڵێنەوە وایە بینەرانی بەڕێز ئەوە
ئەوە پێم وایە هەڕێک ئەوەی کە جگەرەکەی ئامادە دەکرد بەو جۆرە بوو نییە ئەوە دێتە ئێرە ئەوە بەڵە دیار ئەوە بۆی وەکو زانیاری ئەوە ئەدەیخێ ئێرە ئەوە دەیخێ ئێرە بینەرانی بەڕێز ئە لێرەش دیوە تووتنەکە هەیە تووتنەکە هەیە کە تووتنەکەی تێدەکەی بڵێن ئەوە تووتنەکەیە دواتر دەیپێچیەوە دەپێچرێتەوە لە ئاخریش دا ئەمن بینیومە زۆر بچوک بوو ئاواچیان دەکرد تەڕیان دەکرد و بۆ یەک بکرێت و پێی دەکرد بەڵام بەگشتی خراپە ئەمە هەمومان دەزانین زیان بەخشە جگەرە ژیان بەخشە بەڵام وەکو کەلەپور لێ بەڵام وەکو کەلەپور هەڵگرتووە شتێکی زۆر جوانە دەستەکان خۆش بێ زۆر باشە ئەوە زانیمان ئەوە مەسەلەی تووتن و ئەو بابەتانەیە با بینە ئێرە ئەوە وابزانم شەیە وایە کەتی خۆی مەرەزی پێشەکە زۆر جوان ئەدی ئەوەیان چییە ئەوەیان ئەوە تەونی پێکراوەی بەتایبەتی ئیبەڕە بەڕێیان بەوەیان چنیوە برین تەونی و بەڵێ ناوەکەم ئێستاکە لێ نەماوە ئەوەیان زانیاریی ئەوتۆم لەسەر نیە بەس ئەوە دەزانم کە بۆ تەونکردنی ئیبەڕە و ئەوەشیان ئەوە چی پێ دەڵێن ئەوەیان ئەوە سەوەرەیە ئەوە سەوەری پێ دەڵێن بۆ جوانی دروستکرا ئەوە بەڵام لەوەی گەورەترەیە کاتی خۆی ئەوەیان تێ دەکرد وابزانم ترێ ئەگەر گەورە بێ خۆی تریان تێ کردووە ئەوە تریان تێ کردووە لە پشتیان هەڵداوە و لەسەر شانیان ئەوەش ئەوە تەشیوە زۆر چاکە ئەی کاک بەختیار ئەوە وابزانم ئەویان پارەی برین ئاسنە ئەوە پارەی ئاسنە برین ئێستا کە برین کاری پێ ناکرێت و ئەوە هەمووی باڵێ ئەوە نیودیناری ڕوبعی تێدایە و ئیدیکە دەفلوسی و ئۆباڵەتانی هەمووی تێدا ئەوە هەمووی ئەوە نیودینی ئەوە 500 فلس وابزانم نیو دینارە وایە باڵێ ئەویان ئەوە ڕوبعەوە ئەوە ئەوەیە چەندە 250 فلسە 250 دیناری تێدایە و درهەمی تێدایە زۆربەی برین پارەکانی عێراقی تێدای لەوەیان هەر کاتێککە لە شوێنێکی چێک دەبینم هەڵی دەگرمەوە یان ئەوەتە کەسێک پێێتی لێ دەکەمەوە یان ئەوەتە پێشکەشم دەکات دوێم لێرەدا زۆر چاکە بەڕاستی مەسلەی پاراستون و گرنجیدان بەو بابەتە زۆر گرنگە بێگومان حەزێکی تایبەتیشە کە من ئەو کەسانی کە حەزیان بەو بابەتانە دێ مەسلەی کەلەپور و ئەوانە بەڵام بەگشتی ئەمە دەستخۆشی لێ دەکەین هیوای سەرکەوتن بۆ دەخوازین هیواداری هەمیشە سەرکەوتوبی و زیاتر گرنگی پێ بدەیت بەڵام دوا پرسیار لێ دەکەم من کە هاتمە ژوورەوە لەوێ بانجی کوڕێکت کرد وابزانم ئەوە کوڕت بوو ناوی چی بوو بەندێر بانگت کرد وتت بەندێر وەرە بەندێر مانای چییە ئەگەر پێما بڵێ ئەوەی ڕاستی بۆی بینەرانش بزانن ئەوەی ڕاستی بێ من بە باشی دەزانم و حەزیشم لەوەیە کاتێک منداڵێک پەیدا دەبێت ئەجایی خۆم بە ینی کەسێکی نزیکم بێ یان دەوروبەر هەر گەلی کورد بەگشتیش حەزەکەم ناوی کوردیان لێ چونکە ناو ناسنامەیە باشە بە تایبەتیش ئەو ناوانەی کە برین ئەو وشانەی کە ئێستاکە کەم بەکاردەهێنرێت حەزەکەم ئەوانە بهێنمەوە ناو زمانی کوردی بەندێر واتە ئاڵە لە کۆندا بە ئاڵای گوتراوە بەندێر بیرەرانی بەڵێ خۆشەویست لە کۆندا وەکو کاکبەختیار ئاماژەی پێکرد بە ئاڵا گوتراوە بەندێر زۆر چاکە باشە کاک بەختیار هەرکە هات بە ژوورەوە بەرامبەر دەرگاکە ئەوم بینی ئەوە چیەوە چی ئەوەیە بڵێن نێرە چێوی وایەوە ئەوە دەستکردە یان هەر سروشتیە بەڵێک کاتی خۆی کە برێن کوشتویانێتەوە ئیدی بەو شێوەیە کەوریان کردووە گۆشتەکان لێ دەریناوە و پێستەکان هێشتوتەوە و بە شێوەیەکی جوان ڕێکیان خستەوە ئەوەی بە قۆچەکەوە چیە ئەوەش کەوڵی ڕێویە ئەوەشیان هەر سروشتی تەواوە باڵێ
ئەوەشیان ئەوە سەماوەرە سەماوەری ڕژوانەوە ئەوەشیان داسە کاتی خۆی برێن لێرە دروێنەی پێکراوە پێکرا ئەوەشیان ئەویان سەرەدە ئەوە زیاتر بۆ گەن بوو نۆک ئەوەی نۆکیە بۆ نۆکیەوەەکانی درێژترەوە ئی نۆچیەوە ئەوەشیان هەر گەنمی ئەوە گیانمە بۆ جوانی جوانە نانە زۆر جوانە دەستەکان خۆش بێت دەستەکان خۆش بێت زۆر باشە زیاتر لە کاتن ناگرین دووبارە دەستخۆشی لێ دەکەین هیوای سەرکەوتن بۆ دەخوازین هەمیشە تەندروست باش بێت بەیانیانی وەکو باش لێ دەڕژێ شاو نەموو کەوسار کارێزیەکی سەد شار دێنێ بڕوانن لە خەندەی کەوسار شەق و دۆڵی دەشت و سارای نادەم بەهازە شاری جوان نانی گەرم و شیر و ماسی خۆزگا دەخۆی بۆ سفرە و خوان خۆزگا دەخۆی بۆ سفرە و خوان بەدڵەوە خۆشم ماوێ خاک و واوی گونداکەی خۆم شوناسی گیاغان و جەستەما ئەگیرسێم بۆی هەروەکو لە دڵەوە خۆشم ماوێ خاک و واوی گونداکەی خۆم شوناسی گیاغان و جەستەما ئەگیرسێم بۆی هەروەکو بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەی گوندەکەم تا گوندێکی تر هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ. Thank you.